یەکێتر لەو دیاردانەی کە لە کۆتایی سەدەی 19 هاتە ئاراوە و هیچ شیکارێکیان بەپێی ئەو عیلمی کە وەختیان زانی و فیزیکە وەختیان زانین بۆی نەبوو فۆتۆ ئەلکتریکی فێکت بوو کە لە ساڵی 1887 لەلایەن هێرسەوە دۆزرایەوە. هێرس زانایەکی فیزیایی مەشهورە کە زۆر تشتی تریشی لە کارەبا هەیە. تیشی ڕووناکیە کە بێ لە ڕووبەری متاڵێ باشە ئەو وەختە پیانەوت نگاتیڤی ئایۆنی نگاتیڤ لێ دەرەچێ ئەوتە ئەلکترۆنەوەمانیان ناناسی نگاتیڤی ئایۆنی لێ دەرەچێ و نگاتیڤی پۆزیتیڤی لێ دەرناچێ یعنی کاتێککە تۆ تیشکە دەی لەم ڕووناکی ئەدەی لەم ڕووبەرە تەنها ئایۆنە نگاتیڤەکان یان بە زمانی ئەمڕۆمان ئێلکترۆنەکان دەرەچن و پۆزیتیڤەکانی لێوە دەرناچن کە مەسمەن پرۆتۆن و ئەمان هەیە. شتێکی تریش کە لێرەدا هەبوو ئەویشەوە بوو دەرچوونی ئلکترۆنەکان بەندە لەسەر درێژە شەپۆلی ڕووناکیەکە یعنی ئەبێ درێژە شەپۆلی ڕووناکیەکە بڕێک ببێت تا بتوانێت ئلکترۆن لە خۆی دەرکا یعنی سریشۆڵدێکمان هەیە یعنی بڵێن ئاستانەیەکمان هەیە سەرەتایەکمان بۆ وێڤلێنگزەکان هەیە کە بەندە لەسەر جۆری متاڵەکە دەنی لە متاڵک و متاڵەکیەکە ئەمە ئەگۆڕێ ئەم وێڤلێنگزە ئەگۆڕێ. ئەو وەختە شتێکی کەشکە دۆزرا بووەوە و کەشفیان کردی بوو هەرچی کاتێککە تۆ بڵێن گەیشتی بە ئەو وێڤلێنگزە کە پێویستە کە ئلکترۆن لێوە دەرەچێت هەرچی توندیەکەی زیاتر بکەی ئینتەنسیتیەکەی زیاتر بکەی ئلکترۆنێکی زیاتری لێ دەرەچێت یا بە زمانی ئەوان نەگەتیڤ ئایۆنێکی زیاتری لێوە دەرەچێت یعنی سەرەتا تۆ ئەبێ وێڤلێنگزێکی گونجاوت هەبێ ئەمە تریشۆڵد فلێنز لەوێەوە کە دەست پێ بکەی ئەمجار تونتری بکەی ینی بڵێن گڵۆپەکەت بەهێزتر بکەی ڕووناکیەکی بەهێزتری لێوە دەرەچێت ینی بڵێن ئلکترۆنی زۆرتری لێوە دەرەچێت یا بڵێن کارنتەکەت بەهێزترە بێ. شتێکی کە ئەو ئلکترۆنانەی کە دەرەچین هەمویان وزەیەکیان لەگەڵایە ئەو وزەیە بەند نییە لەسەر توندی لایتەکەی تۆ لەسەر ئینتەنسیتی لایتەکەی تۆ یعنی جوڵە وزەیەکیان هەیە جوڵە وزەکە بە تاوی سەر بخۆیە ژمارەیان زۆرە بێ بەس هەموویان بەیەک جوڵە وزەیان بڵێن تقریبا بەیەک جوڵە وزارۆن کە بەندە لەسەر فرێکۆنسیەکان یعنی بەندە لەسەر ئەو درێژە شەپۆلێکە لێتی. هیچ شتێکیان بۆ من نەبوو هەتا وەکو ئاینشتاینی مەزن هات بیرۆکەکەی پلانکی بۆمە بەکارهێنا وتی ئی یەکسانە بە ئیچ و ئەو وزەیە ئەو پوتۆنانە ئەو فۆتۆنانە یعنی ئەو ڕەدیێشنەکەوێ لەم ڕووبەرە پێکاتون لە کۆمەڵێک کوانتا کە ئەو کوانتایانە وزەکەیان هیچ نووە باشە و هەروەها ئەو ڕووبەرەیش هەمویان هینێکیان هەیە ینی هەبە هەر متاڵە تۆ وەرک فانکشنێکە هەیە بە دەبلیو یعنی تۆ سەرەتا بۆ ئەوە ئەلکترۆنەکە دەربچێ پێویست بەوە هەیە کە ئەو وزەیە لەم وەرک فانکشنە گەورەتر بێت ئەو وەرک فانکشنە کەوا بوو وزەیەکە ئلکترۆنەکە وەریەگرێکە ئەو ئلکترۆنەکە هاتە دەرەوە وەریەگرێ چەندێکە بریتە لەو وزەیە کە یاوتە تێ ناقەس ئەو وەرک فانکشنە بەشە لە وزەکە سەرفیەوە بکە بڵێن ئلکترۆنەکە بپچرێنێ لە ناوکەکە و بەشێکیشی سەرفیەوە بکە بڵێن ئەبێ بە جوڵە وزە لەگەڵ ئلکترۆنەکە ئەڕوە ئەوە کینێتیک ئێنەرژی ئەو ئیمیتد ئلکترۆنەکەی یعنی ئەگەر بە هین حەسیە بیکەین کێرڤەکەی تقریبا ناوایە ینی تاوەکو فرەکۆنسیەکی سەرەتایی تۆ هیچ نییە ئلکترۆن دەرناچێ لەوە بەدواوە ئیتر ئلکترۆنەکان زۆرەکە بەڵام جوڵە وزەی ئلکترۆنەکان هەمووی لەگەڵەکە یەکسانە جوڵە وزەیەکە لەگەڵیان مثالێک ئەلە radiation of wavelengths ئەو وێڤلێنگزەکە کە بێ لە ڕووبەرێک بڕیک متاڵێک لاندە 290 نانۆمترە وەرک فانکشنەکەی 4.05 ئلکترۆن ڤۆڵتە. what is potential ئەو پۆتەنشیەڵە چییە پێویستە to stop the most energetic photoelectron یعنی ئێمە بێ پۆتەنشیەڵێ بخەینە سەر ئەمە لێرەوە تیشەکە لێدا ئلکترۆن دەرەچێ پۆتەنشیەڵێک بە عەکسەوە یعنی بڵێن باتریە بە عەکسی ئەو وینۆدا بنین کە نەیەڕین هیچ ئلکترۆنێ بێتە دەرەوە وزەی ئلکترۆنەکان وەرگرین یعنی تەزوومان ببێ بە سفر. تۆ سەرەتا بێت چی بکەی
جوڵە وزەی ئەلکترۆنەکان حەسێبکەی ماگزیمۆمەکەی باشە ئی یەکسانە بە H نو H یەکسانە بە C لەسەر لامدا H خۆ بەنزین چنەکە 6.63 کەڕەتی دەتوان ماینەس 4 جول سکند ئەوە تا H ئەوە کەڕەتی ئەوە دابەشی ئەوە ئەکاتە 4.28 ئەلکترۆن ڤۆڵت کەوا بوو تۆ بە هەر ئەلکترۆنە 4.28 ئەلکترۆن ڤۆڵتە دەی کە لەنە ئەو مێتاڵایە چەندێکی سەرفیەوە بێکە بینەکە بێتە دەرەوە بڵێ ئەلکترۆنەکە بێتە دەرەوە بەقەدە بۆ فانکشنەکەی یعنی 4.28 ناقص 4.05 ئەکاتە 0.23 ئەلکترۆن ڤۆڵت کەوا بوو هەموو ئەلکترۆنێک کە لەوێ دێتە دەرەوە 0.23 ئەلکترۆن ڤۆڵت وزەی هەیە ئەی کەوا بوو چەندێ وزەی نەگەتی ئەنی عکست پێویستە بۆ ڕایگری ڕێک 0.3 ڤۆڵت یعنی ئەو باتریە کە پێچەوانەوەدا یعنی ئەبێ 0.23 ڤۆڵت بێ بۆ ئەوە ئینەکان ڕابگرێن بەڵێ ئەو ئەلکترۆنەکان ڕابگرێن ئەمە کێرفش ئەمە طبعا ئەها ناقص ئەمە هەرەوەیە ئەو پۆتەنشیاڵەکەتە یعنی نیو زیرۆکەت ئەوەیە ئەمە کێرفەکە بۆ شادانی ئەو شتە